بسم الله الرحمن الرحيم. الحمد لله، الصلاة والسلام على رسول الله محمد وآله وصحبه ومن اهتدى بهداه. رب اشرح لي صدري ويسر لي أمري واحلل عقدة من لساني يفقه قولي. تفسير سورة المائدة قيشتنا آياتي شيستو بينت كخواي قولة لو تجد هرباسي جولك ونصرانيا كان أهل كتاب دكا كلا دەرسەکانی یعنی ئاەتەکانی ڕابردوودا خی گەورە باسی هێندێک لە جوولەکەکانی کرد کە فەرمووی کاتێک کە قورئانیان بەسەردا دەخوێندرایەوە هەتا زیاتر قورئانیان بەسەردا خوێندرا بایەوە لە جیاتی ئەوەی ئیمان بێن و ئامۆژگاری وەرگرن یاخێبوون و کافریەتی لە دڵیاندا زیاد دەبوو. خی گەورەش وەکو عقوبە دژمنایەتی ڕقوقینەی خستە نێوانیان وای لێکردن کە هەمویان بەیەکەوە لە دڵدا ڕقیان لە یەکتر بێت و دژمنایەتی یەکتری بکەن و تایبەتمەندیەکی دیکەی جوولەکە ئەوە بوو هەمیشە هەوڵی ئەوەیان دەدا موسڵمانان تووشی شەڕ و شۆڕ و ناڕەحەتی و ناخۆشیکەن، بەڵام خی گەورە هەر کاتێک نەخشە و پلانێکی خراپیان دانابێت خی گەورە لە شوێنێک دەستی گرتوون و پلان و ئەو نەخشەکەیان شکستی هێناوە و خی گەورە ئاگری فیتنەکەی ئەوانی کوچاندۆتەوە. لەو ئاەتەدا خوا دەفەرمێ وەلەو ئەنە ئەهل الکتاب، ئەگەر خاوەنانی کتێب جوولەکە و نەسڕانیەکان لە جیاتی ئەو کارە خراپانە ئامن و باوەڕیان هێنابا بەخوا بە پێغەمبەر صلی الله علیه وسلم بە کتێبە ئاسمانیەکان واتقوا و هەروەها خۆپارێزیشیان کردبا یعنی وازیباتی خۆیان جێبەجێ کردبا و لە قەدەغ کراوەکان دوورکەوتبانەوە خوا دەفەرمێت لەکەفەڕنا عنهم بە دڵنیاییەوە ڕەشمان دەکردەوە لەسەریان سەیئاتیهم هەموو گوناها بچووکەکانیان وەلە ئەدخەلناهم بە دڵنیاییەوە دەستمان خستنە ناو جەناتی النەعیم چەندان باخی پڕ لە ناز و نیعمەت. ئەوە یاسایە کە ئەگەر بۆ ئەهلی کتاب ڕاز بێت کە بەبێ گومانی خی گەورە وعدی پێدابوون ئەگەر ئیمانیان هێنابایە هەر کەسێکی دیکەش ئیمان بێنێت و خۆپارێز بێ ئیماندار بێ و بەپێی توانە لە تاوان و خراپە و گوناها گەورەکان بە دوور کەوێتەوە حتمما خی گەورە گوناها گچکەکانی لەسەر ڕەش دەکاتەوە و هەر ئەوەندەش نا دەشی خاتە ناو بەهەشت و نیعمەتەکانی خۆیەوە. وەلەو ئەنە ئەهل الکتاب ئەگەر خاوەنانی کتێب ئامن و باوەڕیان هێنابا واتقوا خۆپارێزیان کردبایە لەکەفەڕنا عنهم بە دڵنیاییەوە ڕەشمان دەکردەوە لەسەریان سەیئاتیهم هەرچی تاوان و خراپەیانە وەلە ئەدخەلناهم و بە دڵنیاییەوە دەشمان قستنە ناو جەناتی النەعیم باخانی پڕ لە ناز و نیعمەت. ئەوە یاسایەکە خی گەورە بۆ ئەهلی کتاب بوو بۆ هەموو کەسێکی دیکەش پەیڕەوی دەکات. هەر کەسێک عەقیدە و ئیمانی سەلامەت بێت و تەنها واجباتەکانی بکا و گوناها گەورەکان لێ دوورکەوێتەوە خوا وعدی داوە هەم گوناها گچکەکانت لەسەر ڕەشکاتەوە و لەسەر حیساب نەکا. لە چەند ئاەتی دیکەشدا خی گەورە ئیشارەتی کردووە لە گوناها گەورەکان خۆت بە دوور بگرە گوناها گچکەکان خی گەورە دەیانسرێتەوە بە کۆمەڵێک عیبادەتی ئاسان کە ئینسان ڕۆژانە ئەنجامیان دەدا و هەروەها هەر ئەوەندەش ناخوای گەورە ئەو کەسە کە گوناهی گەورە ناکات و ئیمانی سەلامەتە دەیخاتە باشتانێک کە بڕیەتی لە ناز و نیعمەت. ئەوجا خوا دەفەرمێ وەلەو ئەنەهم ئەقاموا التەوڕات والئینجیل ئەگەر ئەوان جوولەکە و نەسڕانیەکان ئەقاموا یعنی جێبەجێیان کردبایە هەستابان بە جێبەجێکردنی تەورات کتێبە ئاسمانیەکەی خۆیان والئینجیل و هەروەها ئینجیل یعنی یەهودیەکان تەوراتیان پەیڕەو کردبا لە کاتی خۆیدا مەسیحیەکانیش ئینجیلیان پەیڕەو کردبا لە کاتی خۆیدا پێشەوەی پێغەمبەری کۆتا بێ. ئەوجار وەما ئونزیلە ئیلەیهم من ڕەبیهم و هەروەها ئەوەشیان جێبەجێ کردبایە کە بۆیان هاتۆتە خوارێ وەما ئونزیلە ئیلەیهم ئەوەی نێردراوەتە خوارێ بۆ لایەن من ڕەبیهم لەلایەن پەروەردگاریانەوە خواچی بۆ دەکردن. ئەگەر جوولەکە و نەسڕانیەکان لە کاتی خۆیدا تەورات و ئینجیل یعنی ئەوان تەورات و مەسیحیەکان ئینجیلیان پەیڕەو کردبایە و ئەو یاسا و ڕێسایانەی کە خوا بە پێغەمبەراندا بۆی ناردوون جێبەجێیان کردبا خواچی بۆ دەکردن هەر لە دنیادا پێش قیامەتەیە لە ئەکەلوا من فەوقهم لە ئەکەلوا یعنی بە دڵنیاییەوە خی گەورە خواردن و خۆراک و ناز و نیعمەتی
بۆ دەنارنە خوارێ لە لای سەرەوەڕا یعنی دەرگای بەرەکەتی ئاسمانی بەسەردا دەکردنەوە ومن تحت ئەرجولهم و لە ژێر پێکانیشیانەوە یعنی لە زەویش خوای گەورە بەرەکەت و ڕزق و ڕۆزی خۆی بۆ دەهێنانە دەرێ چونکە سەرچاوی هەموو ڕزقێک کوێیە تەمان ئاسمانە جارێ ئەوەی کە لە زەوی دێتە دەرێ هەمووی بەهۆی بارانەوە دێتە دەر و بارانی لە ئاسمانەوە دێ و هەروەها ڕزقی دیکەش زەوی لە زەویدا دروست دەبێ و خوای گەورە دەهێنێتەوە دەرێ بۆ ئینسان بۆی ئەگەر کەسێک کتێبی خوا ئەوە ئەگەر ئەوان تەورات و ئینجیلیان پەیڕەو کرد بەخوا ئەوەی بۆ دەکردن ئەگەر کەسێک قورئان پەیڕەوکە کە کتێبی کۆتایە و بەتاڵکەرەوەی هەموو کتێبەکانی دیکەیە ئەگەر ئیمان بە پێغمبەری کۆتا بێنێت و شوێن پێغمبەری ئاخری زەمان کەوێ ئەوە بەدڵنیاییەوە خوای گەورە هەمان شت بۆ ئیماندارانیش دەکا لە ئەکەل و من فەوقیهم دەیان خوارد لە لای سەرێڕا یعنی چی دەیان خوارد یعنی خۆراک و خواردن و ناز و نیعمەتیان بۆ دەهات لەلایەن سەرێڕا جا وەکو گوتم هەم هۆکاری ڕزق ئاسمانە لە ئاسمانی ڕادەبارێ و هەمیش بڕیار لەکوێ ڕادێ بڕیار لەلایەن خواوە دێ لە ئاسمانەوە خوای گەورە بڕیاری ئەوە دەنێرێت کە تۆ چەندەت هەبێت و چیت پێ بدرێ ومن تحت ئەرجولهم و هەروەها لە ژێر پێکانیشیان لە زەویش خوای گەورە بەرەکەتی بۆ دەباراندن جاخوا دەفەرمێ منهم لەناو جوولەکە و نەسرانیەکانیشدا ئومەتون یعنی کەسانێک هەن کۆمەڵە خەڵکانێک هەنە مقتەسید یعنی کەسانێکی مامناوەندن لەسەر ڕێگای ڕاستن پەیڕەوی کتێبەکەی خۆیان دەکەن لە سەردەمی خۆیاندا و دواتریش تەبەن ئەو کۆمەڵە کە پەیڕەوی تەورات و ئینجیلیان کردبوو لە سەردەمی خۆیاندا کە پێغمبەری کۆتاش هات کە محەممەدیش هات صلی الله عليه وسلم ئیمانیان بە محەممەد پێغمبەریش هێنا بەڵام خوا دەفەرمێ وەکەثیر منهم زۆرینەی جوولەکە و نەسرانیەکان کەثیر زۆرێک لە ئەوان ساء ما يعملون خراپترین کارێک و خراپترین کارانێک ئەنجام دەدەن کە طبعا لە هەمویان خراپتر ئەوە بوو کە ئیمانیان بە پێغمبەری کۆتا نەدێنا ئیمانیان بە قورئان نەدێنا و تەنانەت ئیمانیان بە پێغمبەرەکانی پێشووتریش نەهێناوە بە کتێبە ئاسمانیەکانیش و کتێبەکەی خۆشیان دەستکاری کردبوو ولو أنهم سيركنوا أقاموا التوراة والإنجيل جاء هم عند زمان تمام القرآن بو يهودي ونصراني كان ناتو تخوار وين يهودي ونصراني بيستا أصلا هر باورشي كينيو ناشخ وينتوا بلام هر آتك كباسي أهل كتاب ذكا أجر باسي خرابي بي بوان خراب بي بوما صجار خرابه ها أجر بوان شاك بي مدح بي بوان ئەگەر ئەو سیفەتە لە ئێمەشدا هەبێ مەدحەکە زۆر زیاتر ئێمە دەگرێتەوە واضحە وێ ئەو ئاتە ڕێک دەکرێت مەفهومەکەی ئاوەرگرێن هەر کەسێک قورئان و کتێبی خوای گەورە پەیڕەو کات و ئیمانی بەو شەریعەت و یاسایە هەبێت کە خوا لە ئاسمانەوە بۆی ناردووی بە دڵنیاییەوە خوای گەورە دەرگای بەرەکەتی ئاسمان و زەویت بەڕوودا دەکاتەوە گومانی تێدا نێوە لە دنیای پێش قیامەتە لە قیامەتش پێشتر باسی کرد گوناهەکانت دەسڕێتەوە دەتخاتە ناو بەهەشت ولو أنهم أقاموا التوراة والإنجيل أجر أوان بيروي توراة وإنجيليان كردبا وما أنزل إليهم من ربهم وأوشيان زيبزي كردبا كبويان نردرا وتخواره للآن پروردگاريان لا أكلوا بدل ميايوه معناه دقيق خو يعني ديان خوار للاي سررا يعني خواردنو خوراكو رزقو روزيان بودها للاي سررا ومن تحت أرجلهم ولا جير بيشيانوا يعني لزويش خوای گەورە بەرەکەتی بۆ دێنانە دەرێ ئەو هەموو تەوان بێ بەرەکەتیەکی ئێستا دەبیندرێ خوای گەورە دەرگای ئاسمانی لەسەردا خستوین باران نابارێ کە ئێستا ئێمە لە وشکە ساڵی بێ بارانی داین کە بەتەمەنی ئێمە لەوانەیە و خەڵکی لەمەش بەتەمەنتر دەڵێن نەماندیوە بەو شێوازە تەوان کەم ئاوی و کەم بارانی بوو بێ هۆکارەکەی چییە بە دڵنیاییەوە خراپی خەڵکیە تاوانی خەڵکیە بۆیە سیر نییە تەوان ئەگەر خوای گەورە بە خراپەی خەڵکی کردبا دەبووە زۆر زیاتریشی بگرێتەوە و ئەوەندەی باران دووشێتی ئەوەندەی نەبارێنێ بەڵام خوای گەورە یاسای عادەتی وانییە بە تەواوی لە دنیای ئینسانی عقوبەدا گرتنەوەی دەرگای ئاسمان هۆکارەکەی تاوانی ئینسانەکانە و هەروە ئەوەی لە زەویش دێتە دەرێ هەموو خەڵک هاوارەتی کە بەرەکەتی تێدانە ئەگەر جاری وا داهاتیشت زۆر بێ و ئەوەی دەشیکەی بەرهەمی زۆر بێ بەڕواڵەت بەڵام بەرەکەتی تێدانە نەمانی بەرەکەتی ئاسمان و زەوی هۆکارەکەی ئەوەی کە ئێمە حکم بەو شەریعەت و دینە ناکەین کە خوای گەورە ناردوویەتی حەدیثی صحیح پێغەمبەریش صلی الله عليه وسلم هەر کاتێک حکم بەو
شریعت و پەیامە نەکرا کە خوا ناردوویەتی خوارێ لەسەر زەوی. یەک لە عقوبەکانەوەی کە خوای گەورە دەرگای ئاسمان لە ئینسانەکان دادەخات و بەرەکەتی ئاسمانیان بەسەردا نابارێنێ. ولو أنهم أقاموا التوراة والإنجيل أجر أوان جيبجيان كربا توراة وإنجيل وما أنزل إليهم من ربهم أوش بوان نردراوة خواري بولان للان پروردگاريان لأكلوا من فوقهم دان خوار للاي سررا ما بس دوي خواردن وخوراك وبركتيان بودها لا سر ورا لا أسمان ومن تحت أرجلهم لجير بيشيان يعني لسر زويج أو شويني هي لدنا يبصري دا روي خايق ورب بركتي دخستناو منهم بلام خوان فرمي بشك لجولك ونصرانيا كان أمة كسانكي مقتصد مامناوندو باش وشاكن طبعا هم لكات خوي دا توراة وإنجيليان بيرو كردوا همش دوات الإيمانيان ببيغمبر هنا صلى الله عليه وسلم وكو عبد الله كري سلام نجاشي سلمان فارسي وكثير منهم ساء ما يعملون خراب زورق لأوان خرابترين شتك خرابترين كارو كردوين أنجام داو ديان كرد. أو جافاد فرمت يا أيها الرسول أي بيغمبر صلى الله عليه وسلم بلغ ما أنزل إليك من ربك. بلغ بقينا ما أنزل إليك أو نردرا وتخوار بوت للان پروردگارت كاتك بيغمبر إخوة صلى الله عليه وسلم روانك را بو خلق مكة شو روجي خصو سريك بو أوي خلق دعوة كاتو بانجان كاتو لآقرو لنا راحاتي دريان بينه والله خلق لزياتي أو إيماني بي بينه بي بي باوردبون لزياتي أو إيماني بي بينن سكاتيان بي ذكر لزياتي أو إيماني بي بينن أزياتي خوي صحابة كان يانددا پیغمبر صلى الله عليه وسلم زور خفتي دخوا بلام خوای گەورە فەرمانی پێدەکا کە لەسەر پەیامەکەی و ئیشەکەی بەردەوام بێ. يا أيها الرسول أي پیغمبر صلى الله عليه وسلم بلغ بگێنە ما أنزل إليك من ربك هەرچی بۆت هاتووە لەلایەن پەروەردگارتەوە ما أنزل ئەوەی نێردراوەتە خوارێ إليك بۆ لای تۆ من ربك لەلایەن پەروەردگارت. پیغمبریش دەفەرمێ صلى الله عليه وسلم هل لجر يعني سيبري أو آياتي دا فرمت بلغوا عني ولو آية هذا فرمت بقين لمنوا أجر تنها يق آياتي بي أجر كسك تنها يق آياتي بزانه واجب لسري أو آياتي بقينه يكفر مدي پیغمبر دزاني صلى الله عليه وسلم واجب لسرد بقيني ليك بابتي ديني دا شعر زايد هيا واجب أو بابتي ديني بقيني جا كجاندد برام بركت جود لي دغري يا لي ناغري ايوا كيشي تونيا وهدايات خصنا ضلي خلقش ديسان إشي إيمانية تو تنها قاندنا لسرا بقسي كردي خير هدايته خير رنموني كردني كسكا وردقري وايا ايقر بقسي نكردي حتما إنسان خيري أويك قاندوتا وخيري أويك خفتي لدخوي كمراقي لدخوي كبيو ماندو بوي بيو نارحد بوي خيري أود دقاته بوي مرزني إنسان شاوري نتيجة بكا جرين قوي بقيني جا خلق بقسيت دكايا ناكا أو مسؤوليتي تو تنها عندنا. يا أيها الرسول أي پیغمبر صلى الله عليه وسلم بلغ بقينا ما أنزل إليك من ربك أوي بود نردراوة أخواره للهان پروردگارت وإن لم تفعل أي قروانك أجر أوي بود هاتوا نيجيني أوي بود هاتوا راينا جيني وخلقي اللي أقادرنا كيوا قال فرمي فما بلغت أو الندقيان دوا رسالته پیامکت نگیان دوا كم ترخمید لگیان دنی پیامکی کردوا خواهی گوره لسر نگیان دنی پیامکی عقوبت دادا بس قد لسروي عقوبت نادا چند کس بقسیان کردی چند شد زانی رسیار لیده کری گیان ددی یا ندگیان طبعا اگر گیان دتو خواهی دا کر یک کس بقسی ندا کردی لقیامتها پیغمبرش هیا دسیت ولای خواهی گوره دلان دو کسی لکلا هی یک هي تا خود تنهاية يقدانا كز إيماني بينينا وبيغمبرش بوا بويدا فرمت فإن لم تفعل أجر واد نكرت أجر بيامكد نجيان فما بلغت رسالته أو بيام بخواد نجيان دوا أبزار أجر كسك بيام بجينت وشرع وديني خواي جورا بلاوكاته وآية مرزها مخلق لي قبولك هم خلق دستي بابا سينكي وني رزي بقري نا بيام جيان دنو خدمت كردني دين زحمتي ونارحاتي تدايا حتى كار جيشتوتا كشتنو ها بمشارلت كردن وشار بدر كردن وعصارو جمارو خص نسر پیغمبران سلامي خوان لبي بلام
خی گەورە بە پێغەمبەر دەفەرمێت ئەگەر ئەزیەتان دیای و ناڕەحەتیان کردی سڵمەکەوە والله يعصمك من الناس خی گەورە دەتپارێزێ لە دەستی خەڵکی خی گەورە پارێزبەندی تۆی لە ئەستۆ گرتووە وەخوای گەورە بەهۆی دەسەڵاتی خۆی و بەهۆی مەلایکەت و فریشتەکانەوە ئەتۆی پاراستۆ بۆیە دەڵێن پێشەوەی ئەو ئاتەی بێتە خوارێ پێغەمبەر صلی الله عليه وسلم نەوعا احتیاطێکی دەکرد زۆر جار سەحابە لەگەڵی دەبوون چاودێریان دەکرد نەوعا حرەسیاتێکیان لە پێغەمبەر دەگرت صلی الله عليه وسلم بەڵام کە ئەو ئاتە هاتە خوارێ لە دوای ئەو ئاتەی پێغەمبەر صلی الله عليه وسلم نەیهێشتووە هیچ کەس وەکو حرەس و پاسەوان لەگەڵی بێ بێگومان تەبەن ئەو حرەسیات و پاسەوانیەی کە خوا بۆ دادەنێت کە مەلایکەت و فریشتن زۆر بەهێزتر و بەقۆترن لەوەی کە ئینسان بۆ خۆی دایدەنێ والله يعصمك خی گەورە دەتپارێزێ لە خەڵکی إن الله لا يهدي القوم الكافرين بێگومان خوا ڕێنمونی کەسانێک ناکا کە بێ باوەڕ يا أيها الرسول أي پیغمبر صلى الله عليه وسلم بلغ ما أنزل إليك من ربك بگێنە ئەوەی بۆت نێردراوەتە خوارێ ما أنزل هەرچی دابەزێنراوە إليك بۆ لای تۆ من ربك لەلایەن پەروەردگارت وإن لم تفعل ئەگەر تۆ ئەو کارە نەکەی فما بلغت ئەوە نەتگەیاندووە ڕیسالەتە و پەیامەکەی خوا والله خوا يعصمك دەتپارێزێ من الناس لە دەستی خەڵکی لە ناڕەحەتی و ئازارەکانی خەڵکی إن الله بێگومان خوا لا يهدي القوم الكافرين ڕێنمونی ناکە ئەو کەسانەی کە بێ باوەڕن ئەو جار دەفەرمێ قل پێیان بڵێ ئەی محەممەد صلی الله عليه وسلم يا أهل الكتاب ئەی خاوەن کتێبەکان لستم على شيء ئێوە لەسەر هیچ شتێک نین يعني لەسەر هیچ ئاین و دینێکی ڕاستەقینە نین حتى تقيموا التوراة والإنجيل هەتا ئەو کاتەی جێبەجێ نەکەن و پەیڕەوی نەکەن لە نێوان خۆتاندا تەورات و ئینجیل هەرەوەندەش نا وما أنزل إليكم من ربكم وأوشي كبوتان نێردراوەتە خوارێ لەلایەن پەروەردگارتانەوە کە مەبەستی قورئانە يعني ئەگەر بتانە بە دیندار و بە مسلمان حساب بکرێن دەبێت لە کاتی خۆتاندا تەورات یان ئینجیل يعني جوولەکەکان تەوراتیان پەیڕەو کردبێ مەسیحیەکانیش ئینجیلیان پەیڕەو کردبێ ئەگەر کەسێک تەوراتی پەیڕەو کردبێت و ئینجیلی پەیڕەو کردبێ کە قورئانی بۆ هاتۆتە خوارێ و دەنگ و باسی پێغەمبەری ئاخر زەمان و نیشانەکانی لە پێغەمبەر محەممەددا دیون صلی الله عليه وسلم یەکسەر بۆتە ئیماندار ئەگەر بتێ بە دینداری و بە مسلمانی بمێنیەوە دەبێ ئیمانت بە تەوراتیش هەبێ بە ئینجیلیش هەبێ و لە کاتی خۆیدا تەورات و ئینجیلیشتان پەیڕەو کردبێت ئێستاش کە قورئان هاتۆتە خوارێ بۆ محەممەد صلی الله عليه وسلم دەبێت پەیڕەویکەی دەبێت جێبەجێکەی دەنا ئەگەر مەسیحیەک بە نمونە سەری بە سوزدەیەوە بچێ ئێستا ئینجیلیشی بە نمونە وەک خۆی حرف بە حرف و کەلیمە بە کەلیمە تەطبیق کردبێ بەڵام ئیمانی بە قورئان نەبێت یا ئامادە نەبێ شاهدی بە پێغەمبەری کۆتا بێنێ هەر بە مسلمان حساب ناکرێ ئەوە هیچ کە طبعا ئەوەی کە هەنە ئێستا هیچیان طبعا ئینجیلی حەقیقیان لە بەردەستی دانیە و باوەڕیان پێی نییە تەوراتی ئینجیلیان لە بەردەستی دانیە و باوەڕیشیان پێی نییە هەمووی بە حەز و ئارزوی خۆیان دەستکاریان کردووە بەڵام ئەگەر دەستکاریش نەکرابە طبعا هەر بە مسلمان حساب نەدەکرا ئەو جا خوا دەفەرمێ وەلەیەزیدەنە بە دڵنیاییەوە سوێند بێ زیاد دەبێ بۆ كثيرا منهم بۆ زۆرێک لە ئەوان ما أنزل إليك من ربك بەهۆی ئەوەی کە نێردراوەتە خوارێ بۆ تۆ لەلایەن پەروەردگارتەوە چی زیاد دەبێ طغیانن و کوفرە یاخیبوون و بێباوەڕی ئینسانی ئیماندار ئەگەر قورئانی بەسەردا بخوێندرێتەوە ئیمانی کەم دەبێ یا زیاد دەبێ زیاد ئەگەر قورئانت بەسەردا خوێندرایەوە و قورئانت خوێن هەستت بە هیچ جوڵەیەک نەکرد لە دڵتدا زانە خوێندنەکە شوێنی خۆی نەگرتووە کاتێک نسحەت دەکرێ و ئامۆژگاری دەکرێ ئەگەر نسحەتکردن و ئامۆژگاریکردنەکە هەستی ئینسان نەجوڵێنن ئیمانی ئینسان حرەکە پێ نەکەن یعنی لە ئیمانەکەیدا بێگومانی خەلەل هەیە یان لەو کەسێک کە دەیگەێنێ خەلەل هەیە ناگاتە شوێنی خۆی دەنا ئیماندار هەتا قورئان و کتێبی خوا و ئامۆژگاری بەسەردا بخوێندرێتەوە یان بۆ خۆی زۆرتر قورئانی بخوێنێتەوە دەبێ هەست بە فەراحی دڵ و دڵفراوان بوون و ئاسوودەی دڵ بکە ئەگەر هەستت پێ نەکرد خەلەل هەیە بە تەئکید خەلەل لە دڵدا هەیە یعنی کۆمەڵێک گوناه کۆمەڵێک تاوان دڵی تەنیوی ئاەت و فەرمودەکان ناگەنە دڵ دەنا هەر ئاەتێک بگاتە دڵ حتمما قورئان بەسەر دڵدا کاریگەری هەیە بەڵام ئەگەر نەگەیشتێ بۆی تاوان و خراپەیەوە
ئەو کاتە خەلل هەیە ئینسان دەبێت بەخۆی دابچێتەوە بۆیە خۆی گەورە زەمیان دەکا هادە سوێندیش دەخوات دەفەرمێ وەلەیەزیدەنە سوێن بەخوا و بەبێ گومانی زیاد دەکات كثيرا منهم بۆ زۆرێک لە ئەوان چ شتێک بۆیان زیاد دەکا ما ئونزیلە ئیلەیکە من ڕەبیکە ئەوەی نێردراوەتە خوارێ بۆت لەلایەن پەروەردیگارت ئەوەی بۆیان زیاد دەبێت چیە طغیانن یاخیبوونە و کوفرە بێ باوەڕیە چونکە ئەگەر پێشتر ئاەتێکیان بیست بێت و بە ئاەتێکی بێ باوەڕ بووبن ئێستا ئەگەر دوو ئاەتت بەسەردا خوێندنەوە و بەویش بێ باوەڕ بوو دەبێتە دوو کوفر وایە ئاەتێکی کەشت بەسەردا خوێندەوە ئیمانی بەویش نەهێنا بۆیە چۆن لە ئیمانداریەتیدا پلەبەندی هەیە ئیمانی هەموو کەس وەکو یەک نییە وایە هەیە ئیمانەکەی لەوانەیە یەک تروسکایی بێت وایە هەشە لەوانەیە چراخان بێ ناو دڵی هێندە ئیمانی تێدا بێ کوفری شەروایە ئەمەرز نییە ئەوەی کافر بێ لە جەهەنەمێشدا عقوبەی وەکو یەک نییە کوفر تاوان خراپەش هەتا زۆرتر بێ بەبێ گومانی دەرەجەی کافریەتیەکەی لە دڵیدا زیاتر دەبێت جا ئەوان لە زیاتی ئەوەی بە ئاەت و فەرمودەی خوا دڵیان نەرم بێت و ئیمانیان زیاد بێ بەعکسەوە کوفر و بێباوەڕی و یاخیبوون زیاد دەبوو بەڵام خوا دەفەرمێ فەلا تەئسە خەفەت مەخۆ ئەی محەممەد صلی الله عليه وسلم على القوم الكافرين لەو کەسانەی وەلەو گەلانێک کە بێباوەڕی هەڵدەبژێرن و بەویستی خۆیان بێباوەڕ دەبن ئەتۆ پێتگەیاندون دوای ئەوەی کە پێتگەیاندن و بەسەرت داخوێندنەوە قەناعەت دەکا قەناعەت ناکا ئیمان دێنە یان نایانێ کەیفی خۆیەتی سەیریکەنەوە قل یا ئەهل الكتاب پێیان بڵێ ئەی خاوەنانی کتێب لستم على شيء ئێوە لەسەر هیچ ئاینێکی ڕاست و دروست نین حتى تقيموا التوراة والإنجيل هتا أو كاتي جێبەجێ نەکەن لە بینی خۆتاندا تەورات و ئینجیل وما أنزل إليكم ئەوەی نێردراوەتە خوارێ بۆتان لەلایەن پەروەردیگارتان وەلەیەزیدەنە سوێن بێ بەبێ گومانی زیاد دەکا بۆ كثيرا منهم بۆ زۆرێک لە ئەوان ما أنزل إليك من ربك ئەوەی نێردراوەتە خوارێ بۆ تۆ لەلایەن پەروەردیگارت چیان بۆ زیاد دەبێ طغیان یاخیبوون و کوفرە بێ باوەڕی بەڵام فەلا تەئسە خەفەت مەخۆ ئەی محەممەد صلی الله عليه وسلم على القوم الكافرين لەسەر ئەو کەسانەی کە بێ باوەڕن ئەو جا خوا دەفەرمێ إن الذين آمنوا بێگومان ئەوانەی کە باوەڕدارن بە ڕوکنەکانی ئیمان بە پێغەمبەر بە قورئان بە قیامەت والذين هادوا ئەوانەی کە پێشتر یەهودی بوون جا ئەگەر کەسەکە یەهودی بوو بێت و بە نمونە پێشەوەی دەنگ و باسی پێغەمبەری آخر زەمان ببیستەیانەوەی پێشەوەی محەممەد ببێ بە پێغەمبەر مردبێ بە یەهودی هەر هەمان شتا والصابئون ئەو کەسانن کە صابئون هەندێک دەفەرمون کۆمەڵەیەک بوون لە ناو نەسرانیەکاندا بەڵام لە سەردەمی بێ پێغەمبەرایەتیدا لە نەزانینیان ئەویان ئەستێرەیان پەرستون هەندێک دەفەرمون صابئی کۆمەڵە خەڵکێک بوون ئەو کاتێک کە دینی مەسیحیەت و نەسرانیەت دەستکاری کراوە لە بینی عیسا و پێغەمبەری ئێمەدا خەڵکێک هاتووە بە حسابی خۆیان هێندێک شتیان لە دینی مەسیحیەت بە عەقڵی خۆیان ئەوەی پێیان چاک بووە وەریان گرتووە هێندێکیشیان لە دینی یەهودیەت وەرگرتووە لەو بینەدا وەک دەڵێ دینداریەکیان کردووە بەڵام بە نیەتێکی باش و چاک بە حسابی خۆیان جا ئەوەی کە پێشتر سابئی بووبێ نەک ئێستا سابئی هەن ئەستێرە و ئەوانە دەپەرستن وێندێکی دەفەرمون سابئی کات خۆی مەلایکەتیان پەرستووە لەبەرەوەی پێیان وا بووە بێ تاوان و بێ گوناهن و واوان لەکن خوای شەفاعەت و تکایان بۆ دەکەن بەڵام لە سەردەمێکدا ژیاون کە پێغەمبەریان بۆ نەهاتووە بۆیە نەوعێک لە عوزر و بیانویان هەبووە بۆیە خوای گەورە یعنی ئەوەی لەو سەردەمیدا مرد بێت بەو حاڵەی حسابێکی تایبەتی بۆ کردووە خوای گەورە والنەسارە ئەوانەی پێشتر نەسرانی بووبن إن الذين آمنوا بێگومان ئەو کەسانەی کە ئیمانیان هێناوە ئیماندارن يعني إيمانيان بخوا وبيغمبر هنا صلى الله عليه وسلم والذين هادوا أواني يهودي بوبن والصابئون أواني صابئي ملائكة برز يا أستير برز يان ديني تايبت يان بخوان داناوا والنصارى يان بيشتر نصراني بون بلام من آمن بالله واليوم الآخر هر كسيك لوانا بيشتر هر شيء بوبه بلام دواتر إيماني هنا ببخوا واليوم الآخر بروج دواي وعامل صالحا انجام شدابه كردوي چاکا يعني خوارا بردوي ناخوينتوا لسر او حالي مردوي او كاتي مردوي ايمانت هبو بخوا
ئیمانت هەبوو بێ بە ڕۆژی دوای کە ئەو ئیمان بوون بەخوا و بە ڕۆژی دوای تەمەن سەرەکیترین ڕوکنی شەش ڕوکنەکانن هەر کەسێک ئیمانی بەو دوانە هەبێ ئاسان ئیمان بە ڕوکنەکانی دیکەش دێنێ وعمل صالحا وەکار و کردەوەی چاکەشی ئەنجام دابێت خواچی بۆ دەکا فلا خوف عليهم خوا دەفەرمێ ئەوانە هیچ ترسێکیان لەسەر نییە لە کاتێکدا کە دەمرن نەترسی مردن نەترسی ناو قەبر نەترسی زیندووبوونەوە نەی حەشر نەی جەهەنەم و هیچ جۆرە ترسێک ولا هم يحزنون هیچ خەفەتێکیش ناخۆن لەسەر شوێنی دیکەدا هەمانە لەسەر مەرگدا کە ئینسانێک ئیماندار بێت و ئەو تایبەتمەندیەی تێدا بێ ئیمانی هەبوو بێ بەخوا و بە ڕۆژی دوایی عملی ساڵحی کرد بێت یان ئیستیقامە و بەردەوامی هەبوو بێ لەسەر دین پێشەوەی ڕوحی دەرچێ مەلایکەتەکە پێی دەڵێتی ئەللا تەخافوا ئاگادار بە نەترسی ولا تەحزەنوا خەفەتیش نەخۆی ترس بۆ کوێیە ترس بۆ داهاتوویە یعنی ترست لە داهاتوو نەبێت دوای مردن ترست لەسەر نامێنێ ولا خەفەتیش مەخۆ لەو شتەی بەجێت هێشتووە هەرچی بەجێت هێشتووە لە دنیادا ئینسان کە ئیماندار بێت و لەسەر مەرگدا شوێنی خۆی بینی بێ قوڕی بۆ پێوی و خۆتی بۆ بکوشی و حەز دەکەی هەرچی خەڵکە بە دەنگ و بە هاوار بۆی بگریە و بۆی بکژێنێ ئەو منەتیشی پێ نییە باکیشی نییە بۆ چونکە بۆ شوێنێکی دەچێت کە زۆر لەوەی ئێرە خۆشترە و چاکترە بۆیە خوا دەفەرمێت هەرچی ئیمانی هێنابێ بەخوا و بە ڕۆژی دوای و عملی ساڵحی کرد بێ بە پێی توانە نەترسی لەسەر کە دەمرێ نەخەفەتیش دەخوا ئەوە بۆ هەر کەسێکیە کە يعني عاقبەت و سەرنجامەکەی بەو شێوازە بێت پێشتر ئەگەر یەهودی بوو بێ ئەگەر نەسرانی بوو بێ ئەگەر سابئی بوو بێ ئەگەر بتپەرست بوو بێ ملحید بوو بێ بەڵام دواتر ئیمانی هێنابێ و بەخوا و بە ڕۆژی دوای و عملی ساڵحی کرد بێ و بەو حاڵەی مردبێ ئەوە نەتیجەکەیەتی إن الذين آمنوا طبعا أدي بعكس وكابرا إيمان دار بيو كاوي شاكو خرا وقت الله زورج ملتزم ببلام عاقبة شر به لا فيش تمني داو لا فيش مرن داو لو أنا فشمان ببيته وبديني بمره فبيقماني أويش أو كيرك عكسه إن الذين آمنوا بيقمان أواني كباور دار بون والذين هادوا أواني يهودي جولك بون والصابئون أواني صابئي آجر يعني أستير برز يا ملائكة برز بون والنصارى أواني نصراني شوين كوتي عيسى بون بلام من هر كسيكيان بو مرزي إيماني هنا بخوا وبروج دوايو عملي صالح كرد به فلا خوف عليهم ترسي لسرنيو ولا هم يحزنون خفتج ناخ أو جار كوتا هذا فرمي لقد أخذنا ميثاق بني إسرائيل سوين بخوا وببيقماني إيما ورمان قرتبو كاتي خوي بيشتر لبنو إسرائيل كان لنا وكان يعقوب پیغمبر أواني برسلك دسنو سر يعقوب پیغمبر لري پیغمبرانوا طبعا وعد مان لي ورقرتبون بلين مان لي ورقرتبون كإيمان بينن بسي بكتب آسمانيا كان أواني إيخويان أو بيش خويان أو دواي خوشيان وعد يان لي ورجراب وإيمان بينن بپیغمبركي خويان بپیغمبركاني بيش خوشيان دواي خوشيان أوزر وأرسلنا إليهم رسل أخوان فرمي الروانة ما كرب ولاي بنو إسرائيل كان چندان پیغمبر طبعا بصدان پیغمبر بس لنا بنو إسرائيل كان دعاتون كلما جاءهم رسول بلان عادتيان شون بوا كلما حركاتك جاءهم هات في بويان رسول پیغمبرك بما بشتك كلا تهوى أنفسهم كلاقل آرزوي أوان نقون جابه يعني آياتك فرموديك حكمك بريارك بسر داخوين دبنوا والله أو بريارو ياساي خوايا بحزي أوان نبوبه بآرزوي أوان نبوبه يعني لمصلحة الدنيا نبوبه يان كردوا طبعا كسي إيمان دار باور دار إيماني كي قائمة هبه كآيات البسر داخوين درايوا ببه مناقشة كردن إنسان دبه تسليمي ببه ببه مناقشة كردن دبه قبول دبه لقازان زد بيان لزرر دبه دبي ملكتي بي بلام أوانا فريقا كذبوا كوماليكيان آياتكانيان بدرو دزاني أو أهوانا كان بنها وفريقا وكوماليكيشان يقتلون دستيان ذكر بشر كردن لقل بيغمبرا كأوس صفتك بدي جولكو مسيحية كان بوا لنا مسلمانان اجداهي استابراستي آياتك كذا خويندريتوا بسر هندك كزدا اگر بدلي بيتو لمصلحتي بي تاك جويلي دقريتو وقدلي تاك بيروي دكا قال للصالح الدنياي به بلا ما قال لمصلحتي الدنياي نبي لبرجوندي الدنياي نبي ببي حزيوي نبي يعني بيتوانا بي لقال او خو نريتيك او لقال راهاتوا
جاری وایە ڕەخنەی لێ دەگرێت یا دەیەوێت خۆی لێ بدزێتەوە یا بیان و دێنێتەوە یان دەیەوێت خۆی وەک دەڵێ ببوێرە لەوەی کە جێبەجێ نەکا ئەو سیفەتی ئینسانی مسلمان نییە بە هیچ شێوەیەکی. ولقد أخذنا ميثاق بني إسرائيل سوێن بەخوا ئێمە وەرمان گرتبوو لە پەیمان و بەڵێن نامە لە بەنو ئیسرائیلیەکان کە ئیمان بە هەرچی پێغەمبەرە و هەرچی کتێبە بێنن وأرسلنا إليهم رسلا ڕەوانەشمان کردبوو لە ناویاندا چەندان پێغەمبەر كلما هەر کاتێک جاءهم رسول هاتفێ بۆیان پێغەمبەرێک بەچی بما لا تهوى أنفسهم بە شتێک کە لەگەڵ ئارەزووی ئەوان نەگونجابێ فەریقاً کەذەبوا کۆمەڵێکیان پێغەمبەرەکانیان بەدرۆزانیوە تویانە ڕاز نییە لەبەرچی ڕاز نییە لەبەرەوەی لە مەسلحەتیان نییە و فەریقاً وە کۆمەڵێکیشیان بەوەندەی نەوەستاون باوریشیان پێ نەکردووە یەقتولون شەڕی پێغەمبەرانیشیان کردووە و تەنانەت پێغەمبەرانیشیان کوشتووە. صلى الله على سيدنا محمد وعلى آله وصحبه